خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن. لەگەڵ ئەوەشدا کە ئاگاهیەکی زۆر بە تورکیا دەدرێت تا ئەو کردە لەشکریەی لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا دەستی پێکردووە بەپێی ئەو سنوورە بێ کە بۆی دیارکراوە، بەڵام پێناچێت ئەنکەرە گوێ بەو ئاگاهیانە بدات و دەشڵێت بە دووری نازانێ ڕووبەری سنووری کردە لەشکریەکانی فراوانتریش بکات. Buralar teröristlerden arındırılmış değil. ئەو ناوچانەی هەرێمی پارێزرا و هێشتا لە تیرۆرستان پاک نەکراونەتەوە، نەتەل ڕەفعەت و نەمەنبەج. تیرۆرستان هێشتا جموجۆڵیان هەیە. براکانم، هێشتا ڕاسوولعین لە تیرۆرستان پاک نەکراوەتەوە و ئەمریکا لە تەنیشتیانە. ئەمریکا کە دەڵێت نەوتم خۆش دەوێت، ئەوجا دەبینیت تیرۆرستان لە تەنیشتیانەوە نەوت بەرهەم دێن، چێبوونەوانەی ئەو کێڵگەنەوتیانیان بەڕێوە دەبرد. تیرۆریستەکان بوون و سەرچاوی بژێویان ئەو کێڵگەنەوتیانە بوو. لە پاش ڕێکەوتنەکەی نێوان ئەنکەرە و مۆسکۆ، سەرۆکی تورکیا جەخت دەکاتەوە لەوەی ئیتر پێویست ناکە ئەمریکا چیدی لە سووریادا بمێنێتەوە، چونکە وەک باسی دەکا ڕووسیاییەکان و تورکەکان پێکەوە دەتوانن ئەرکی چاودێریکردنەکان لە ئەستۆ بگرن. چاودێری هاوبەشمان بەردەوام دەبێت و ئەم ئەرکشمان بە پێی ڕێکەوتنامەکانە لەگەڵ رووسیادا. ئەمریکا چاودێری خۆی بەجیا دەکات لەگەڵ یەپەگە و پەیەدەی تیرۆریستدا. ئەی بڕیار نەبوو بکشێتەوە، ئەمریکا خۆی بڕیاری کشانەوەیدا. وێڕای ئەو بڕیاری کشانەوەی ئەمریکادا بووی، چۆن دەتوانین ڕاوەی ئەو کردەوەی ئەمریکا بکەین کە لەگەڵ تیرۆریستاندا دەیکات لەو ناوچەیە. ئەو جۆرە کردارانە لە ڕێکەوتنەکانماندا نەبووە. بێگومان ئەمەش هەواڵێکی دڵخۆشکەرە بۆ مۆسکۆ لەو سۆنگەیەوەی بوونی هێزەکانی ئەمریکا لە سووریادا بە نایاسایی دەزانێت. بۆچی؟ چونکە بەبێ ڕەزامەندی حکوومەتەکەی بەشار ئەسەدی سەرۆکی سووریا لەوێن. Кто находится на территории. هەر کەس و لایەنێک بە نایاسایی لە ناوچەکانی هەر وڵاتێکدا بێت یان لە ناوچەکانی کۆماری عەرەبی سووریادا بێت، ئەوە پێویستە ئەو ناوچانە جێبهێڵێت. ئەگەر حکوومەتی ڕەوای ئایندەی سووریا بڵێت چیتر پێویستیان بە لەشکری رووسیا نییە، ئەوە ئەو کشانەوەیە لەشکری رووسیاش دەگرێتەوە. کرملن دەڵێت هەر هەنگاوێکی دەینێ لە سووریادا لە پێناو پاراستنی یەکپارچەیی و سەروەری خاکی ئەو وڵاتەدایە و هەموو لایەنە پەیوەنددارەکانیشی بە قەیرانی سووریاوە ئاگادار کردوێتەوە. На сегодняшний день ئەم بابەتەمان لەگەڵ هەموو هاوبەشەکانماندا باس کردووە، لەگەڵ هاوبەشە تورک و ئێرانیەکانیشماندا و بۆ چەند جارێکیش لەگەڵ هاوبەشە ئەمریکیەکانماندا ئەم بابەتەمان باس کردووە. بەڕوونی ئەمەم بە هەموو هاوکارانم وتووە، پێویستە خاکی سووریا هیچ هێزێکی لەشکری بیانی تێدا نەمێنێت و پێویستە سەروەری کۆماری عەرەبی سووریا بگەڕێتەوە. لە ساڵی 2015ەوە کە رووسیا ڕاستەوخۆ چووە ناو قەیرانی ناوخۆیی سووریاوە، بەردەوام ڕەخنەی لە ڕۆڵ و هەوڵەکانی ئەمریکا گرتووە لە سووریادا و دوا بە دوای ڕێکەوتنەکەشی لەگەڵ تورکیادا کە ئەندامی سەرەکی هاوپەیمانەتی ناتۆیە، مۆسکۆ دەنگی ڕەخنە و ناڕەزاییەکانی بەرامبەر واشنگتن زیاتر و بڵندتریش بوون. چاوی واشنگتن بۆ ئەم هەفتەیە میوانداری تۆم گەرەت دەکا. تام پێشتر ئەندامێکی کۆماری ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا بووە و هەروەهاش ئەندامی کۆمیتەی پەیوەنددەرەوەیەکان بووە. بەرلەوەی ببێتە ئەندامی کۆنگرێسی ئەمریکا، تام ئەندامی سینات بووە لە کۆنگرێسی ستانی ڤرجینیا. بە پێویستی دەزانم کە سەرنجشان ڕاکێشم، پێشتر ئەم دیمانەیەم لەگەڵ تام گەرەتدا تۆمار کردووە و لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا تەواوی ئەو دیمانەیەتان پێشکەش دەکەین. یەکەم پرسیاریشم لە تام گەرەت سەبارەت بە سیاسەتی دەرەوەیی سەرۆک ترامپ بوو و ئایا ئەو سیاسەتەی چەندێک بە بەرژەوەندی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا دەکەوێتەوە، بە تایبەتی لە ئێستادا کە دەبینین رووسیا ڕۆڵێکی گەورە دەبینێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەتیش لە سووریادا کە دەکرێت بگوترێ رووسیا بڕیاردەرە. ئەم بەڕێوەبەرایەتیە بەم پێگەی ئێستاوە لە ڕاستیدا ڕێبەرایەتیەکی گەورەی هەیە بۆ لە کارخستنی ڕژێمی سووریا کە ئەم پرۆسەیە لە سای 2009-2010دا دەستی پێکرد. ئێستاش کە رووسیا ڕۆڵی پێشەنگی هەیە بۆ پشتیوانی لە ڕژێمەکەی ئەسەد و بڕیارەکەی ئەم دوایی بەڕێوەبەرایەتی بۆ پشتکردنە کورد و ڕەساندنی زەمینە بۆ تورکیا تا دژی ئەو لایەنە کار بکات کە کورد ڕێبەرایەتی دەکات. دەرفەتی زیاتری بۆ رووسیا ڕەخساند. ئەمە شتێک نییە هەر تەنها پێچەوانەی بەرژەوەندی ئەمریکا بێت، بەڵکو پێچەوانەی بەرژەوەندیەکانی ناوچەکەشە، چونکە
ئەمە دەبێتە مای دروستبوونی بۆشایی و بۆشایش لە ڕۆژهاتی ناوەڕاستدا هەرگیز بەرەنجامێکی باشی نەبووە بۆ پێی لە پاش پەیماننامەی سایکس بیکۆ دوای دووهەم شەڕی جیهانی بینیمانە رووسیا بەڕەچاوکردنی لاوازی ئابوووریەکانی باری نەرێنی دیموگرافیەکەی وها دەکات دواتر چین و ئێرانی بێنە ناوە هەر بۆیە پێویستە سیاسەتی ئەمریکا بۆ دۆزینەوەی هاوپەیمانێک بێت کە هاوبەشی بە هاکارمان بێت و کار بکەین لەسەر گەشەکردن و پەرسەندنی ئەو هاوبەشانەمان بەڵام لە پشتکردنە ئەو هاوپەیمانانەی بە بەڕێوەبەرەتی کورد بووە لە باکووری ڕۆژهاتی سووریا پاشەکشەیەکی گەورەیە لەو بەر ئەنجامانەی دێخوازین بۆ خۆ دەزانی مادەم باسی ئێرانت کرد بەڕێبەرایەتی لەگەڵ ئەو استراتیژێتە کە بەرزترین ئاستی فشار بەرامبەر بە ئێرانیەکان بەکار بێنرێ بەڵام بڕیاری کشانەوەی ئەمریکا لە سووریادا بەڕای تۆ ڕۆڵێکی گەورەتری نەدا بە ئێران بە تایبەتی کە هاوپەیمانی ڕووسیاشە بەڵێ بە دڵنیاییەوە ئەمە هاندانێکە بۆ ئێران پرسیار و گومانیش هەند لەسەر ڕژێمی ئێران سەبارەت بەوەی ئایا دەتوانێت درێژە بە و ڕەوشەی خۆی بدات پێویست ناکات مەزەندەی خواستی ئێران بکەین چونکە هەموو کەس دەزانێت تاران دەیەوێت بگاتە کەنارەکان دەریای ناوەڕاست جا کاتێک ئەمریکا کارکردنی خۆی لەگەڵ ئەو لایەنانەدا ڕاگرتووە کە هاوبەشی بەهاو سنگفراوانی و ڕێزگرتن لە بیر و باوەڕە ئاینەکان بوون لە سەردانێکمدا بۆ ڕۆژاوە جەختم کردەوە لەوەی خەڵکی ئاینە جیاوازەکان ڕۆڵیان هەیە لە پێکێنانی حکوومەتەکەیاندا بەڵام حکوومەتەکان هەرگیز ڕۆڵیان نییە لە پێکێنانی بیر و باوەڕی ئاینی ڕژێمی ئێران ڕێک بە پێچەوانەوە کارەکات ئەوانش سەرکوت دەکات کەمت بۆ ئەو سیاسەتە نادەن بەداخەوە ئێمە دەرگامان بۆ ئێران کردە و هیواشمان داونەتێ ئەمەش پێچەوانی خواستی ئێمەیە بۆ ئەو بەرەنجامە باشانەی لە ناوچەکەدا دەمانویست جێی مەخابنیشە بۆ منیش بەڵێ لە مودای درێژخایاندا ئەو دەرگا داخراوەمان کردەوە و ئێرانیش تروسکاییەک دەبینێت و بەرەو ڕووی دەڕوات کاریگەریە دەستبەجەیەکە لەسەر خەڵکی ناوچەکەیە کە دەیان ساڵبوونەتە قوربانی و ئێساش ناتوان ئایندێکی باش بۆ خۆیان ببینن جا بەڵێ ئێمە هیوامان بۆ ڕژێمی ئێران دروست کرد کە دژی سیاسەتەکانی خۆشمانە بۆچی بەڕێوەبەراتی وهای کرد ئەوە لە سەروبیرکردنەوەی منە یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە ئەمریکا بۆ ئەم جۆرە سیاسەتە ئاکا بە تایبەتی ئەم بەڕێوەبەرایەتیە سیاسەتێک ئەو دەرگایانی هیوا کاتەوە لە پڕدای دەخاتەوە بۆچی ئەگەر سەیری سیاسەتی ئەمریکا بکەی بەرامبەر سووریا تا ئەم بەڕێوەبەرایەتی ترامپیش نزیکەی 500 میلیۆن دلارمان لەوان نەدا خەرج کردووە کە هاوسۆز و سەر بە ئەلقاعیدە بوون سەیری ئەو دیمەنە بکە ئێمە لەگەڵ یەپەگە و یەپەژە و هەسەدەدا کارمان دەکرد و تورکەکانیش لەگەڵ لەشکری ئازادی سووریادا کاریان دەکرد واتە لەشکری ئەمریکامان هەبوو لەلایەک و هاوپەیمانێکی ئەمریکاش لەلایەکی ترەوە ڕووی چەکەکانیان لە یەکتر بوو دواتر هاوپەیمانێکی متمانە پێکراومان بینیەوە لە باکووری ڕۆژهاتی سووریا یانی ئەنجومەنی سووریا دیموکرات بەڵام دەیت و هەمووی تێک دەدەیت پرسیارەکە سەبارەت بەوەی بۆچی وامان کرد بەڕاستی نازانم وەک وتم لە سەروبیرکردنەوەی منە دەزانی ئێستا دوو جۆر خەڵک هەن لە ئەمریکادا یەکیان ترامپیان خۆشەوەی ئەوی تریشان ڕقیان لێتی من بۆ خۆم لای هیچیان نیم و دەمەوێت بابەتیانە قسە بکەم دەڵێم گەورەترین پاشەکشە لە سیاسەتی دەرەوەی ئەم بەڕێوەبەرایەتیەدا ڕۆژی 18 مانگی 12 بوو کە سەرۆک ترامپ بڕیاری کشانەوەیدا لە سووریا بەدوایدا ماتسڕۆی ماکۆرگڕۆی ئەو کاتە ئەندامی کۆنگرێز بووم و بەدەنجی بەرز هاوارم کرد ئەو بڕیارە هەڵەیە ئەو کاتە پەشیمان بووە و ئیتر پاش 8 مانگی تر هەر کردی دەتوانم ئەو خەڵکانە بژمێرم کە بەهۆی سیاسەتی دەرەوەی ئەمریکاوە گیانیان لەدەستداوە لە هێرشە خۆکوژەکەی من بجەوە تا ئێستا داعش ئەوە لە ئەلقاعیدای عێراق و فێر بووە هەرکە ئەمریکا وتی دەکشێمەوە دەست بووە شوێنە با زیانی زیاتری هەبێت ئێستاش ئەو خەڵکە سیڤڵ و سیاست مەدارانەی باکووری ڕۆژهاتی سووریا کە بەدەستی لەشکری ئازادی سووریای سەر بە تورکیا دەکوژێن نەدەبووە ئەمانە ڕویان بدایە ئەرێ بۆ ڕوویاندا نازانم با بڵین سەرۆک دەیەوێت پەیمانی هەڵبژاردن جێبەجێ بکات باشە هەرچەندە پێم ناخۆشە ئەمە بڵێم با یەکەم جار لە ئەفغانستانەوە بکشێتەوە 18 ساڵە لەوین لەوێ زۆرشمان بەسەر هاتووە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ باکووری ڕۆژهاتی سووریادا جا هۆکارەکە چی بووە نازانم بەڕای تۆ ئەم سیاسەتەی سەرۆک ترامپ کە بەکارهێنا لەگەڵ سووریادا چەندی ڕێگەی خۆش کرد بۆ تورکیا تا هێرش بکاتە سەر باکووری ڕۆژهەڵاتی سووریا بەوەی کە دەڵێ دەیەوێت 32 کیلۆمەتر هەرێمێکی پارێزرا و پێک بێنێ پێشتریش ینی باسی ئەوەی کردووە کە دەڵێ لەوانەیە زۆر زیاتریش بڕۆین It's a hard question for me to answer because my feelings towards the Erdogan regime in Turkey are so strong. ئەوە پرسیارێکی قورسە بۆ من وەڵامی بدەمەوە چونکە هەستێکی توندم هەیە بەرامبەر ڕژێمەکەی ئاردۆگان لە تووشیادا نازانم چۆن بەڵام تورکەکان مانگانە بە $1,000,000 لە واشنگتن خەرج دەکەن تا کاریگەری بخەن سەر حکوومەتەکەمان نازانم چۆن ئایا ئەوەیە
کە گەمارۆ بخەنە سەر بنکەی سەربازیمان لە ئەنچەرلیک وزەی ئەلەکتریک لەو بنکەیە دەبڕن کە ئەمریکا دەیەوێت چەکە ناوچیەکانی لێ پارێزێت یان ڕێگا لە سەربازی ئەمریکایی بگیرێت لە ناو تورکیادا جا بینە سەر ئەوەی تورکیا دەیکات وەک ئەندامێکی ناتۆ سەرکوڵکردنی بێوێنەی کەمایەتیە نەژادیەکان لەسەر و هەمووشیانەوە کورد دڵنیان بینەران دەزانن بەڵام لە ئەمریکا نازانرێت کە ناتوانرێت وانەی کوردی بڵیتەوە لە تورکیا بەبێت و سوودڵەڕاوچیە ناتوانیت بە کوردی قسە بکەیت لە هەشتاکانیشدا حکوومەتی تورکیا هەردێک و کورد نییە لە تورکیادا بەڵکو تورکی شاخەکانن جا بۆ ئەمریکا کە بێتە هاوبەشێک لەگەڵ وڵاتێکدا کە دەگوترێت هاوپەیمانمە بەڵام سەرکوتکاری کەمایەتیەکانە بە کریسیانەکانیشەوە بێگومان بەرەنجامەکانی باش نابن ئەو هەنگاوە ئەردۆغان بەهێز دەکات بۆ سەرکوتکردن ئێمە ڕاستیەکەمان بەرەو ڕوو بە ئەردۆغان نەوتووە کە یەپەگە و هەسەدە جیاوازن لە پەکەکە ڕاستیەکی تریش ئەوەیە کە کورد و کریسیان و ئێزیدی کاتێک شەڕی داعشان دەکرد ئەمان شەڕیان هەڵنەگیرسان بەڵکو شەڕ سەپێنرا بە سەریاندا جاکە ئەردۆگان کەوتە باسکردنی هەرێمێکی پارێزرا و یەکەم پرسیار کە بە بیرم داهات پارێزرا بۆ چێ ئەگەر تەنها یەک ئاماژەی چۆنیەتی سەر و سەوداکردنی تورکیا لەگەڵ کەمایەتەکاندا وەربگرین ئەوە ینی ئەو ناوچەیە هەرگیز پارێزراو نابێت جا ئەمریکا کە کشایەوە و بەو ڕەوشە قایل بوو ئەوە کارێکی نابەرپرسیارانە و بەدکاریشە ئێمە وڵاتێکین بە ئاسانی دەتوانین بڵێیت کار لەگەڵ ئەم خەڵکەدا دەکەم و لەگەڵ ئەویاندا نایکەم تا ئەو ڕەوشە بگۆڕین بەڵام نەمان کرد و ئەمەش ئازارم دەدات ئێستا وەها کار دەکەین کە بمانەیە ببینە شتێکی تر و منیش نامەوێت ببمە بەشێک لەو شەرمەزاریە هاوکاتی هەروە دێ و زیاتر نزیک بوونەوەی تورکیا لە رووسیا زۆرێک لە شیکەرەوە دەڵێن ئێستا تورکیا هەرتەنها بەناو ئەندامی هاوپەیمانەتی ناتۆیە بەڵام لەگەڵ ئەو جۆرە ڕوانینانەشدا کۆشکی سپی دەڵێ بەردەوام دەبێت لە کارکردن لەگەڵ ئەنکەرەدا سەرۆک ئەردوگان دەیەوێت بێتە کۆشکی سپی ئێمە پەیوەندێکی باشمان هەیە ئاگر بەست بە باشی دەڕوات بەڕێوە ئێمە نەوتەکەمان لەلایە شاوینەتەوە بەڵام نەوتەکەمان هەیە خەڵکی تر دەتوانن چاودێری سنووری سووریا بکەن با تورکیا بیکات ئەوە 1000 ساڵە شەڕ دەکەن با چاودێری سنوورەکە بکەن ئێمە نایکین سەربازمان لەوێ هەشتۆتەوە چونکە نەوتەکە لە دەستی خۆماندایە حەزم لە نەوتە و کاریش لەگەڵ کورددا دەکەین و لەگەڵ تورکیاشدا کار دەکەین ئێمە لەگەڵ زۆر وڵاتدا کار دەکەین وەلێ لەگەڵ ئەوەشدا کە ڕەجەب تەیب ئەردۆغان دەخوازێ پەیوەندیەکانی لەگەڵ ئەمریکادا بەردەوام بێ بەڵام پەسەندکردنی بڕیاری بە ژێنۆساید ناساندنی کۆمەڵکوژی ئەرمینیەکان لە کۆنگرێسی ئەمریکادا هەڵوێستێکە جێی نیگەرانیەکی قوڵە بۆ سەرۆکی تورکیا. Milletimize yapılmış en büyük ئەو جۆرە گوناهبارکردنە بە گەورەترین سوکایەتی دەزانین بۆ گەلی خۆمان هیوادارم پەرلەمانی تورکیا دەست بە جێوەڵامێکی ڕاست و دروستی ئەو هەنگاوە بداتەوە کە دژی ڕاستی مێژوویەکانە و لەسەر بنچینەی نیگەرانی و ئاڵۆزی ناوخۆیی کۆنگرس ئەو بڕیارەی داوە من ئامادەکاریەکانم بۆ ئەو هەنگاوە بینیوە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا دەخوازێ سزای قورس بەسەر تورکیادا بسەپێنێت ئەم بەرنووسەشیان بۆ سزادانی تورکیا هاوڕاییەکی گشتی لە سەرەکە دەکرێت بگوترێ تێکڕای ئەندامانی دیموکرات و کۆماری لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکادا بەلایەنەوە پەسەندە. دیموکرات و کۆماریەکان پێکەوە هاتوون تا ڕێبەرایەتێکی بەهێز و زیرەکانە نیشان بدەن کە بەداخەوە لە کۆشکی سپیدا ئەو ڕێبەرایەتیە نەماوە ئەنجومەنی نوێنەران سزاکانی پەسەند کردووە هەرچەندە درەنگیش کەوتووە تا تورکیا بەرپرسیار بکات لەسەر ئەو هێرشانەی هێرشەکانی بۆ سەر هاوبەشە کوردەکانمان ئەم هەوڵەی ئەندامانی ئەنجومەنی نوێنەران وەک ناڕەزاییەکە بەرامبەر بە سیاسەتی سەرۆک دۆناڵد ترامپ بۆ دەستبەردار بوون لە کورد لە سووریادا. لەگەڵ ئەم سزا بەهێزانەدا ئەمریکا گەورە کاربەدەستانی تورکیا بەرپرسیار دەزانێت بۆ پێشێلکردنی مافەکانی مرۆڤ بەو هێرشانەشەوە کە کراونەتە سەر هاوبەشە کوردەکانمان ئێمە سزای دامەزراوەدارایەکانی تورکیا دەدەین کە درێژەیان داوا بە گەندەڵی و پێشێلکاریەکانی سەرۆک ئۆردوگان هەروەهاش ڕێگە لە فرۆشتنی چەک دەگرین بە تورکیا چونکە تورکیا لە سووریادا بەکاری دەهێنێت لێرەدا پرسیارم لە تام کرد کە ئەگەرچی پەیوەندیەکانی نێوان ئەمریکا و تورکیا بە زۆر هەڵکشان و داکشاندا تێپەڕیون ئەی بۆ ئێستا چۆن دەبێ کە کۆنگرێس کۆمەڵکوژی ئەرمینیەکانی بە ژێنۆساید ناساندووە و هەروەهاش بەرنووسی سزادانی تورکیاش لە ئارادایە ویستم بزانین ئەو دوو هەنگاوەی کۆنگرێس چه کاریگەریەکی دەبێ بەسەر پەیوەندیەکانی واشنگتن و ئەنکەرەوە. ئەگەر ئێمە بەشدار بین لە هاوکاری ئابووری و ئاسایشی لەگەڵ وڵاتێکی بیانی سەرکوتکار ئەوە ینی ئێمەش بەشدارین لەو سەرکوتکردانە
تێدەگەم لەوەی لە دووهەم شەڕی جیهاندا سۆڤێتی پێشوو هەوڵی گەیشتنی دەدا بە دەریای ناوەڕاست و نەمانهێشت لە بەڕێوەبەرایەتیەکەی ئۆباما و ئێستاش لەمەی ترامدا دەرفەت دەرەخسێنرا تا رووسیا بگاتە دەریای ناوەڕاست و لەمەشدا تورکیا کە ئەندامی ناتوێ بەرپرسایەتی لە ئەستوێ جا بۆچی هێشتا تورکیا بە هاوپەیمانێکی نمونەیی دەزانین ئایا لە ترسی هەڕەشەکانی ئەردۆغانە بۆ نردنی ئەو 4 ملیۆن پەنابەرەیە بۆ وڵاتانی ئەوروپایی وەک دەگوترێت هەندێک جار پێویستە لەبارێکی نەرێنی دابیت تا بەرەنجامێکی ئەرێنیت هەبێت لە مەودای درێژخایەندا ئەوەی من بینیم لە دواسەرداندا بۆ ڕۆژئاوا سرەتای دەستپێکردنی قۆناغێک بوو بەبێ گوێدانە ئەوەی کوردیت عەرەبیت سووریاییت ئەرمینیت یان سەر بە هەچ ئاینێکی دەتوانی بەبێ ترس و دڵۆڕاوچە بژیت ئەمە ئەو شتەیە کە بەگشتی لە ڕۆژهاتی ناوەڕاستدا وونە لە بەرامبەریشدا وتاری ئەردۆغان دەتگەڕێنێتەوە بۆ سەروەختی ئیمپراتۆریەتی عوسمانلی ئیسلامی و بەس من هیچ کێشێکم لەگەڵ ئاینی ئیسلامدا نییە و دۆست و هاوڕێکی زۆریشم هەن مسلمانن تورکیا باوەڕی ئاینیش بۆ خەڵک دیاری دەکات و باجەکەی لەسەر شانی خەڵکی بێتاوانە و تەنانەت منداڵانیش جا ئێمە دەبینە یارمەتی دەر لەمەدا من پەیوەندەکانی تورکیا و ئەمریکان بەلاوە گرنگ نییە لە کاتێکدا ڕژێمێک لە تورکیادایە ئابە و شێوەیە سەر و سەودا لەگە خەڵکاکە یەکێ لە پرسیارەکانی تر ئەوەیە هەمیشە ئەمریکا ساڵانە وەکو وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتی تایبەتی هەیە لەسەر ڕەوشی مافەکانی مرۆڤ لە هەر یەکێ لە وڵاتەکانی جیهاندا هەموو ساڵێک لەم راپۆرتانەدا ئاماژە بە تورکیا کرا وەکو پێشەلکارێکی مافەکانی مرۆڤ ئێمە زۆر جاری ژەومان گوێ لێ دەبێ کە سیاسەتی دەرەوەی ئەمریکا لەسەر بنچینی ئەو راپۆرتانە دروست دەبێت بەڵام ئەم بەڕێوەبەرایەتی پێ ناچێ ینی ئەو سیاسەتانەی خۆی لەسەر ئەو راپۆرتانە بنیە ئەمە هەڵەیە یاننا Well, I don't think the last administration did either, or else we would have been. پێم وایە بەڕێوەبەرایەتیەکەی پێشوش ئەوەها شتێکی کرد کاتێک پارەیدا بە جەبهەتول نوسرە و فەتحولشام و ئەوانی تریش بەڕاستی بێزارم لەو قسەی دەڵێت دژمنی دژمنەکەم دۆستمە هەندێک جار دژمنی دژمنەکەشم دژمنی منیشە دەمەوێت کەمێک بگەڕێمەوە سەر پرسیارەکەی پێشوت دۆستی تۆ ئەو کەسەیە کە یارمەتی تۆ بدات نەک ئەوانی تر تورکیا لەژێر سایە ئەم ڕژێمەیدا هەرگیز یارمەتی ئێمەی نەداوە ئەگەر لە بەرژەوەندی خۆی نەبوو بێت هاوپەیمانیەتێکی سێلایەنە تورکیا و رووسیا و ئێران کەچی ئانکەرا دەیەوێت F-35 لە ئێمە بکرێت و S-400 لە رووسیا تورکیا هیچ شتێکی بەلاوە گرنگ نییە لە کاتێکدا ئەوانەی لەگەڵ ئێمەدا کاریان دەکرد هەر ئەوانن کە خیانەتیان لێکردین جا دەتوانم بڵێم ئەوەی لە راپۆرتەکانی مافی مرۆڤدا باس کراون ڕاستن بەڵام کردارەکانی ئێمە لەگەڵیاندا یەک ناگرنەوە با لە دووهەم شەڕەوە سیر بکەین خیانەتمان لە دۆستەکانمان کرد لە ڤێتنام لە کورد نەک هەر لە سووریا و عێراق بەڵکو لە تورکیا و ئێرانیش جا ئیتر کێ دەیە بێتە دۆستمان دەمێکە گوتراوە ناتوانین دوێنێ بگۆڕین بەڵام دەتوانین شتێک بۆ سبەی بکەین هەر بۆیە دەخوازم گۆڕانێک لە سیاسەتەکانماندا هەبێت با بەڕوونی بڵێم کاتێک یەکێک دێت و دەڵێت پێویستی نەدەکرد بچینە باکووری ڕۆژهاتی سووریاوە من دەڵێم ئەوە ڕوانینێکی ڕەوایە وەلە چوین و گەلێک پەیمانمانداون و خەڵکی پشتی پێبەستوین کەچی ئێستا خەڵک گیان لەدەست دەدەن چونکە ئێمە پەیمانەکانمان شکان بەردەوامیش دەبم لە قسەکردن لەسەر ئەم دۆسەیە بەڵێ پێویستە سیاسەتمان ڕنگدانەوەی ئەو راپۆرتانەی مافەکانی مرۆڤ بن و پێویست ناکات پەیوەندیت لەگەڵ کەسێکدا هەبێت کە ناتوانیت پشتی پێ ببەستیت جا ئەگەر بڵێین تورکیا دۆستمانە ئەوە خۆمان هەڵدەخەڵەتێنین و بڕیاری خراپ بەرهەم دەهێنیت کاریگەریەکی خراپیشی دەبێت بەسەر زۆر شتەوە لە جیهاندا لەم ماوەی ڕابردووە من نووسینێکم خوێندنەوە یەکێ لە نووسەر عەرەبەکانە ئاماژە بەوە دەکا ئەڵێ مەرجنیە ئەگەر ئەندامی ناتۆ بووی بتانی هەرچیەکە دەوێ بیکەی پێگە جوگرافیەکەت نابێ وا لە هیچ وڵاتێ بکە کە بەکاری بێنێ بۆ بەرژەوەندی وڵاتی خۆی و لێدانی ناوچەکانی تری دەوروبەری ئەڵبەتەوە وەک ئاماژەیەک بە هێرشەکانی کانی ئاشتی ئەمەی کە تورکیا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا دەیکات. Well, here's the thing. بەڵێ دەزانی ئەوە شتەکەی زۆر قسە و کردداری ئەردۆگان وەک ئەوانی مستەفا کەمالە لەسەر ژێنۆسایدی ئەرمەنیەکان پێش دەچێت بەلای ئێمە و ئاسایی بێت ئەڵمانیا ئەندامی ناتۆیە باشە ئەگەر وەک ساڵی 1938 ڕفتار بکات ئایا بەلای ئێمە و ئاسایی دەبێت دەزانم ئەوە پرسیارێکی گریمانەییە بەڵام مەبەستەکەم زۆر ڕوونە هەندێک پێوانە هەن ناکرێ خۆمانی لێلا بدەین و پێویستە وابەستەی بین جا ئەگەر وابەستەی نەبووین ئەوە هەر دۆستایەتیەک لەگەڵ ئەوانی تردا بەمانەی هەندانیانە بۆ ئەو سیاسەتە چەوتانە من شانازی بە ئەمریکایی بوونی خۆم و بڕوای ئاینی خۆمۆ دەکەم و ژیانی منداڵێکی حەسەکە و
ئەین ئیسا وەک ژیانی هەر منداڵێکی تری ئەم جیهانە گرنگە لەلام ئێمە پەیمانماندا و کەچی شکاتمان ئەمە بێزاری کردوم جا چۆن دەکرێت ئەردۆگان وەک ئەتاتورک ڕەفتار بکات و ئاسایی بێت بەڵام ئاسایی نەبێ ئەگەر مێرکڵ وەک هیتلەری 1938 ڕەفتار بکات ئەگەر یەکێکیان هەڵە بوو ئەوە ئەوی تریشان هەڵێ و ناشبێت چاو لە ئاستی هەڵدا دابخین. بەڕای تۆ کۆنگرسی ئەمریکا دەتوانێت چی بکات بۆ فشار خستنە سەر تورکیا بێژگە لەو سزایانە بێژگە لەوەی کە دۆسەی ئەرمینیەکانیشی بە ژێنۆساید ناسان چیتر دەتوانێت بیکا کە ببێتە فشار بەسەر تورکیاوە تا ڕەفتارەکانی وەکو ئەندامێکی ناتۆ بێ تا ڕەفتارەکانی وەکو وڵاتێک بێ کە دەگوترێن وڵاتێکی مۆدێرنە لە ناوچەکەدا. First thing that needs to happen tragically is that more members یەکەم شت ئەوەیە کە ئەندامانی زیاتری کۆنگرێس بە ئاگابن لە واقعی کە هەیە وەگوتم تورکیا ماگانە بە $1 ملیۆن خەرج دەکات تا کاریگەری بخاتە سەر بڕیاردەران لە واشنگتن و زۆر جاریش بۆی چۆتە سەر. دەبینیت راپۆرتێک بڵاو دەبێتەوە سەبارەت بەوەی تورکیا بۆ وەها دەکات و تیایدا باز لە کارە خراپەکانی پەککە دەکرێت دەشێت ئەمە ئەمریکاییەک کردبێتی کە جێی متمانەی بەشێک لە بازنە سیاسەکانیشە بەڵام ئەگەر بە دوواداچوونی لەسەر بکەیت ئەوە سەرچاوی داراییەکە تورکیایە. جا ئەو بە ئاگابوونە گرنگە خۆ دەزانی کە دەستوری ئەمریکا دەسەڵاتەکانی دابش کردوون ئەگەر کۆنگرێس بیەوێت کاریگەری هەبێت لە سیاسەتی دەرەوەییدا کە بەپێی دەستور بەرپرسایەتی سەرۆکە بەڵام ئەندامانی کۆنگرێس دەتوانن ڕێگە لە دارایی بگرن و ئاشکرایی بۆ سەرۆک بنووسن ئەگەر بتەوێت هەنگاوێکی زیاتر بنیت لە سیاسەتی دەرەوەییدا ئەوە دارایی بۆ تەرخان ناکەین بۆ نمونە لەگەڵ تورکیادا کە بۆ خۆم بە شەڕانگێزیەکانی تورکیا ناودێری دەکەم جا بەڕاستی پێویستە کۆنگرێس ئەو هێز و دەسەڵاتی خۆی لەسەر پارە هەیەی بەکاری بهێنێت و هەروەها پێویستە ئەندامانی کۆنگرێس سەردانی ناوچەکە بکەن تا خۆیان ڕاستیەکان ببینن نەک ئەوەی بکەونە ژێر کاریگەری پروپاگەندەکانی تورکیاوە. ئێستاشی لەگەڵدا بێ کاردانەوەکان بەردەوامن بەرامبەر بڕیاری سەرۆک ترامپ بۆ کشانەوە لە سووریا و پشتکردنە کورد و ئەوەی جێی سەرنجیشە زۆربەی ڕەخنە و ناڕزاییەکان بەرامبەر ئەو بڕیارە لەلایەن کاربەدەستانی گەورەی کۆماریەکانەوەن. بەڵێ بەڕوانینی من ئەوە کێشەی ئێمەیە کاتێک دەست لە کورد بەردەدەیت ئەوان ئێستا پارێزراو نین. ئێران دەچێتە ناو سووریاوە و گەورەترین سوودمەندیش دەبێت لە ئاوەها ڕاگەاندنێکەوە داعیش سەر هەڵدەداتەوە و ئەمانش هەمووی بە بەرچاوی سەرۆک ترامپەوە ڕوودەدەن. ئەگەر بێت و بەردەوام بێت لەسەر ئەو جۆرە بیرکردنەوەیە ئەوە سووریا دەبێتە عێراق بۆی. سیناتۆر گراهام کە بە کەسێکی نزیک لە سەرۆک ترامپدا دەنرێن نیگەرانی خۆشی لە لێدوانێکی سەرۆکی ئەمریکا دەربڕیوە کە گوتبووی ڕەوشی باکووری ڕۆژەڵاتی سووریا پەیوەندی بە ئەنکەرە و دیمەشقەوە هەیە نەک بە تورکیا و ئەمریکاوە. ئەوەی تورکیا کردوێتی کارێکی زۆر خراپە سەرۆک ترامپ بە سەرۆک ئەردۆغانی وتووە ئەوە نەکات بەڵام هەر کردی ئێستا هەرچێک بگوترێت لە پاش سزاکانەوە وەک بانێک و دوو هەوایە. پەمپێۆ پێنس چۆن بیرکردنەوە لەو خوێن ڕشتنە ڕدەگرێت داوا لە سەرۆک دەکەم چاوێکی تر بەو بڕیارەیدا بخشێنێتەوە. ئەم جۆرە داوایانە هەرتەنها لە ڕێبەرانی کۆماریەکانەوە نییە ئەمە ژیانی هاوڕاییەک لە نێوان ئەم دوولایەنە ڕکابەرەدا هەیە لە ئەمریکا بەرامبەر دۆزی کورد لە سووریا. ئێمە جارێکی تریش داوا لە سەرۆک ترامپ دەکەن تا پشتیوانی لە کورد بکات و کار بۆ دڵنیابوون بکات لەوەی لەشکری تورکیا بە پشوو درێژیەوە ڕەفتار بکات. هەروەها داوا لە بەڕێوەبرایەتەکەی ترامپ دەکەین تا استراتیژیەتێکی ڕوون و ئاشکرا بخاتە بەردەست بۆ شکست پێهێنانی داعش. سەرۆکی ئەمریکا نوکوڵی ناکات لەوەی لە پاش کشانەوەی سەربازە ئەمریکاییەکان لە باکووری ڕۆژەڵاتی سووریادا هێشتاش پەیوەندیەکی باش هەیە لەگەڵ کووردا. ئێمە کار لەگەڵ کووردا دەکەین. پەیوەندێکی باشمان لەگەڵ کووردا هەیە بەڵام دەزانیت هەرگیز ڕێک نەکەوتوین لەسەر پاراستنی کورد. ئێمە 3 ساڵۆنی و یان 4 ساڵ شان بەشانی یەکتر شەڕمان کردووە بەڵام هەرگیز ڕێک نەکەوتوین لەسەر پاراستنی کورد بۆ هەتایە. ئەم لێدوانانەی سەرۆک ترامپ نەبوونەتە مای ڕەوانەوەی نیگەرانیەکان لای گەورە کاربەدەستانی ئەمریکایی و جەخت دەکەنەوە لەوەی بوونی هاوپەیمانەتی لەگەڵ کووردا پێداویستیەکی گرنگە و دەشڵێن کەیتر هەیە بتوانێت هێندەی کورد هاوپەیمانێکی ڕاستەقینەی ئەمریکا بێت. پێویستە ئێمە هاوکاریمان لەگەڵ کووردا بمێنێتەوە چونکە کورد یارمەتی ئێمەیاندا لە کاتێکدا کەسی تر نەهات وەک کورد پێکەوە شکست بە داعش بێنین. ڕەفتارێکی ناشەریفانەیە دەستبەرداری کورد بین زۆریش قورس دەبێت لە ئایندەدا هاوپەیمانی تر بەدەست بێنین. بەبێ کورد ئایا رووسیا و ئێران دژی داعش یارمەتی ئێمە دەدەن؟ ئەوە هەڵەیەکی گەورەیە.
بێگومان بڕیارەکانی سەرۆک ترامپ بۆ کشانەوە لە سووریا وەک زۆرێک لە چاودێر دەڵێن زیانێکی زۆری لە کوردداوە و لە هەمان کاتیشدا کاریگەریەکی نەرێنی هەبووە بەسەر وێناکردنی ئەمریکاوە لە ناوچەکە و لە جیهانیشدا. با بزانین تامگەرت چیمان پێ دەڵێت. دەزانی بڕێک ناکۆکم لەگەڵ پرسیارەکەدا لەگەڵ زیان لێدان لە کورد ئێمە زیانیشمان لە کەمایەتی ئێزیدی و کریسیانەکانیش داوە. بەڵێ لە ڕووی نەژادیەوە کوردن بەڵام وەک ئاین مەبەستەکەمە. دەزانی لە سای 2023 نزیکەی 4 ملیۆن کریسیان هەبوون لە سووریا و عێراق، لەوانەیە ئێستا 300 بۆ 400,000 مابنەوە. ئێستا دوو شوێنت هەن کە کریسیانەکان تیایدا پارێزراون، یەکیشان لە هەرێمی کوردستانی عێراقا، هەروەها باکوور ڕۆژهەڵاتی سووریاش. ڕاستە لەوانەیە لە دیمەشق لە کریسیانێک بپرسیت و بڵیت پارێزراوە، تێگەیشتن هەیە بۆ ئەوەش، چونکە لولەی چەک لەسەر سەری دانراوە. لەبەر ئەوە کە خیانەت لە کورد کرا، ئەوە ینی خیانەتمان لە تەواوی کەمایەتی نەژادیەکانی باکووری ڕۆژهەڵاتی سووریا کردووە. بڕوان بەوەیە کە ئەمریکا مەزنترین وڵاتە لە جیهاندا لەو ڕوانگەیەوەی کە دەتوانین چی بکەین، بەڵام مەخابن ئەوەی دەتوانین بیکەین لەگەڵ ئەوەی دەیکەین هەماشت نین. هەر بۆیە پرسیار دەکرێت کاتێک خەڵک هەمان ئەو خواستەی خەڵکی تری دەبێت لە جیهاندا بۆ ئازادی و خودمختاری ئیتر بۆ بەرەو لای ئێمە بێن. تەنها لەبەر ئەوەی ئێمە لە چین باشترین، ئەوە تا ئێمە خەڵک هاان دەدەین بەبێ ترس داوای ئازادی بکەن، کەچی لەو لاوە دین و هەموو هیوایەکان لێ دەسەینەوە. ئەوەی کردمان ئەو پەیامەی لێ دەخمرێتەوە کە ناتوانیت پشت بە ئەمریکا ببەستی. ئەمە وەک گوتم لە دووهەم شەڕی جیهانیەوە هەیە. تێدەگەم لە سیاسەتەکانی سەروەختی شەڕی سارد، تێدەگەم بۆچی تورکیا لە هەشتاکاندا ئەندامی ناتۆ بووە. دەمەوێت بزانم بۆچی لە 2019دا بە گرنگیۆ لە ئەندامەتی ناتۆ دەڕواندێت لە کاتێکدا خۆمان دەستڕاگەیشتنی رووسیامانداوە بۆ دەریای ناوەڕاست. جا ئەگەر دەمانەیە ببینە دەنگ و ڕووناکی هاندانی ئازادی لە جیهاندا و لە پشت ئەو خەڵکە سەرکوتکراوە بین کە داوای ئازادیەکەن، ئەوە بۆ بڕیارە هەموویمان پشتگوێ خست و ئەو پەیامەمان دا کە چیدی ناتوانیت پشت بە ئەمریکا ببەستیت. ئەمە خەمباری کردووم بەسەرهاتێک هەیە با پێتی بڵێم. کاتێک ئێمە ئەمریکایی بەرەنگاری ئیمپراتۆریەتی بەریتانیایی بووینەوە، هەر بە تەنها خۆمان نەمان کرد. پۆڵەندی و ئەڵمانی و فەرەنسیەکانیش هاتنە ئێرە و یارمەتیان دەین. خەڵکیش لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا پشتیان بە یارمەتی ئێمە بەستە بوو. بەڵام ئێمە بڕیارماندا یارمەتیان نەدەین. نابێت ئەم وڵاتە ئاوەها بێت، نابێت ئاوەهاش بین، بەڵام ئاوەهایە و ئەمەش مای شەرمەزاریە. گوێمان لە دوو ڕای جیاواز بوو. سەرۆک ترامپ دەڵێ من کوردم خۆشەوێ، ئێمە شەڕمان کردووە بە یەکەوە، بەڵام ئێمە ئەوە نین کە هەتایە بیان پارێزین. لە بەرامبەریژا لە کۆنگرس سێناتۆر لندزی گراهام ئەماژە بەوە دەکا ئەڵێ کاتێک کە دێتە سەر مەسەلەی کورد، بەڵێ ئەوە کێشەی ئێمەیە، ئێمە بێ لەگەڵ یان نابمێنینەوە. ئەمە هاوڕاییەک شەیە لەگەڵ دیموکراتەکانیشانی نانسی پیلۆسیش زۆر بە ڕاشکاوی ئەمە باس دەکا، وەکو جۆمان لێ بووە. پێ دوایە کۆنگرس بتوانێت سەرۆک ترامپ ناچار بکە کە پاشە کشە لەو بڕیارەی بکە. ئەمە لە کۆنگرێسدا دەکەونە سەر زۆر شت، ڕێبازی خوێندن، سیاسەتی دەرەوەیی، ڕێبازی بازرگانی و زۆر دۆسەی تریش. جابەڵێ کۆنگرێس دەتوانێت کاریگەری هەبێت تا بەڕێوەبەرایەتی ڕێبازەکانی خۆت بگۆڕیت. بەڵام کێشەکە لەوەدایە لە یەک کاتدا بە هەزار ئاراستەدا دەڕوانن. ترسونیگەرانی من لەوەدایە ئەم بڕیاری کشانەوەی لە وادەی خۆی تێپەڕێت و هیچ نەکرێت. ئایا کۆنگرێس دەتوانێت؟ بەڵێ دەتوانێت، بەڵام ئایا دەیکات؟ ترسم هەیە لەوەی نەیکات. ڕاستە من لە کۆنگرێس نەماوم، بەڵام خۆم بە بەشێک لەو دۆسیە دەزانم. نەک تەنها لەبەر ئەوەی بڕوان بە کووردە، بەڵکو بڕوان بە مرۆڤە. با سەیرێکی مێژوو بکەین. ئیمپراتۆریەتی عوسمانی کوردی پرچە کرد بۆ شەڕی کەمایەتەکانی تر. من بەلامەوە گرنگ نییە 100 ساڵ لەمەوە بەرچی ڕوویداوە. ئێستا خەڵکی سیکولار و سنگفراوان کوردەکانن. ئەگەر ئێمە فەرمانڕەوایەتیەکی سیکولار و بەخشندەت دەوێت لەگەڵ دراوسەکانیدا بەبێ هیچ ترسێک بژی، ئەوە کوردەکان کە دەبێت کاریان لەگەڵدا بکەیت. بۆچی جێمان هێشتن و پشتمان کردە باشترین هیوا بۆ سەقامگیری و پشوو درێژی لە ناوچەکەدا؟ دەیڵێمەوە ئایا کۆنگرێس دەتوانێت بیگۆڕێت؟ بەڵێ دەتوانێت، بەڵام ئایا دەیکات؟ نازانم، چونکە چاوی لە شوێنێکی ترە. یەکی لە پرسیارەکانی ترەوەی کشانەوەی ئەمریکا لە سووریادا هێشتنەوەی ئەو هێزە کەمە یاخۆ ژمارەکەمەی سەربازەکان لە ئەمریکا لە سووریادا بۆ پاراستنی چەڵگەنەوتیەکان، ئەمە وای کردووە کە تەنانەت ئیسرائیلیش هاوپەیمانی هەرە سەرەکی ئەمریکا دووچاری نیگەرانی زیاتر بێ.
بەرژەوەندی ئیسرائیل واناکە ئەمریکا کە پێویستە بوونێکی زیاتری هەبێ لەوێ و لایەنەکانی ئەو ناوچە گەلانی ئەو ناوچەیە بپارێزێ وەکو کورد بۆ نمونە. هیوادارم وها بێت بۆچی نەوتمان هەیە چونکە خەڵک هەیە تۆ باسی ئیسرائیلت کرد و بۆیە هاوپەیمانێکی سەرەکی ئەمەیە چونکە پشوو درێژە و سیکولارە و دیموکراسیە تۆ ئەم تایبەتمەندێتیانەت لە ڕۆژاوا و لە هەرێمی کوردستانش بینیوە بەڵام زەویەکەمان لەو خەڵکە تێکدا لە کاتێکدا تۆی ئەو بەهایەنە چێنرابوون و گەشیان دەکرد جا لە نێوان ئاوەدان و هەڵکێشاندا ئێمە لە ڕێگەوە هەڵمان کێشە ئیسرائیل بۆ ئێستایشی ڕەوشی باکووری ڕۆژهەڵاتی دەکرد چونکە دەزانێت دەمانبات بەرەو سەقامگیریەکی درێژخایەن ئێستاش دەیڵێمەوە نازانم بۆ ئاوامان کرد ئەمەم هەر لە خۆشەویستیەوە نییە بۆ کورد بەڵکو لە بڕوامەوەیە بەوەی نابێت هیچ مرۆڤێک لە ڕاوشێدا بژی جا لە هەر شوێنێکی عێراق و سووریاشدا بێت ئەلبەت بەشێکی هەرێمی کوردستان و باکووری ڕۆژهەڵاتی سووریا ناڵێم بەڵام لە شوێنەکانی تردا ئەگەر شیعەبیت لە ناوچەیەکی سونەدا بژیت ئەوە لە دڵڕاوچێدا دەژیت پێچەوانەکەشی ڕاستە کریستیانەکان و ئێزیدیەکانش بە هەمان شێوە لەو بەشەی سووریادا سەقامگیری هەبوو ئیسرائیل پێی خۆش بوو بەڵام بۆچی ئێمە ئەو سەقامگیریەمان جێهێشت نازانم بەڵێ من کوردم خۆش دەوێت بەڵام ئەوەی دەیڵێم سەبارەت بە ئاشتی و سەقامگیریە و مەخابن ئەوەی کردمان پێچەوانەی هاندانی ئاشتی و سەقامگیری بوو بۆ کورد لە سووریادا مەترسی ئەو کردە لەشکریانەی تورکیا هەر لەوەدا نییە بگوترێ هێرشێکی سەربازیە بەڵکو مەترسیەکە لە ڕەهەندەکانی تری ئەو دی و بیرکردنەوەکانە لە هەرێمی پارێزرا و لەسەر و هەموو شیانەوە دۆسەی گۆڕینی دەمۆگرافی ناوچەکەیە. ئەمڕۆ تورکی هەوڵدەدات تا خەڵک لەو ناوچانەوە بێنێت کە ناویان نەهاتووە تا لەو ناوچە پارێزراوەدا نیشتە گیان بکات کە بەداخەوە بەڕێخستن لەگەڵانتەوە یەکگرتوەکان و کۆمەڵگەی نێونەتەوەییدا دەیکات. کورد لە سووریا داوای یارمەتی و کۆمەکی لۆژیکی لە کۆمەڵگەی نێونەتەوەیی دەکات و داواش دەکات کار بە یاسا نێونەتەوەییەکان بکرێت. هێشتا هیوامان هەیە بە دامەزراوە نێونەتەوەیەکان و بە تایبەتیش نەتەوە یەکگرتوەکان تا ئیدانەی ئەو دشمنکاریە بکەن و فشار بخەنە سەر تورکیا تا لەو ناوچانەی داگیری کردوون بکێشێتەوە و ئەو پێشیلکاریە بە دڕەفتار و نەیاسایانی تورکیا ڕابگرن کە ڕێک و ڕەوان پێچوانەی هەر هەموو پەیماننامە و ڕێککەوتنە نێونەتەوەیەکانە. بۆ دانیشتوانی ناوچەکەش وەک دەڵێن ئامانج و مەبەستەکانی تورکیا و رووسیاش ئاشکران. دەگەڕێن ئەس دەبێژم ئەو پیلانەکە هەم ڕێژیمێ هەم دەوڵەتە ترک هەم رووسا دەخوازن بێرێ بەریا خۆسەر ئەو مۆرالەوێ بشکێنن وێتە نەبکەن. دانیشتوانی کورد لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا کە بە ڕۆژاوا ناسراوە دەڵێن ئەگەر ئەم کردە لەشکریانەی تورکیا بۆ مەبەستی گێڕانەوەی ئاوارەکانە بە هەر کەسە و بچێتەوە زێدی خۆی. ئەم بانگ دەوڵەتی ناونەوەتەوی دەکەن ئەم دەبێژن بەرە ئالیکاریامە بکەن گە ئەف ملەتێکی سەرێکانیە تلتەمر و لە گوندێ ناگە دەرکەتنە ڤەگەرن گوندێ خۆ دەوڵەتا تورکیش باژارێ مە دەرکەوێ ملەتێ مە ڤەگەری باژاری خۆ. بۆ دانیشتوانی کورد لە سووریادا هەموو هەنگاوەکانی تورکیا جێی گومانن تەنانەت کوشتنەکەی ئەم دواییەی ئەبوبەکر البەغدادی خەلیفەی پێشووی ڕێکخراوە تێرۆریستیەکەی دەوڵەتی ئیسلامی گومانەکانی لەسەر تورکیا زیاتر کردووە. أبوبكر البغدادي الكو هات كشتن دوري نقطيك عسكري بصد 50 متر ودوري سينور 5 كيلومتر أو لإدلبية إدلب كي حاكم السر من منطقات تركية أو هبال بندي تروريستاني وتيت بيجي والله أد كوريدور تروريستن تبي أسباق بكن جي تروريستا أتشتنه. زۆرێک لە کاربەدەستانی کورد و تەنانەت خەڵکی کوردیش لە سووریادا داوا دەکەن کۆمەڵگەی نێونەتەوەیی یارمەتی کورد بدات و بەدەنگ داواکانیەوە بچێ. هەر بۆیە لە تام گەڕەتم پرسی بەڕای ئەو ئایا ئەمریکا دەتوانێت ڕۆڵی یارمەتی دەربجێڕێ بۆ کورد تا کۆمەڵگەی نێونەتەوەیی پشتیوانی لەو داوایانەی کورد بکە؟ What America does as a government policy, obviously, again, ئەو سیاسەتی ئەمریکا گرتوێتە بەر لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە داڕێژراوە واتە لایەن سەرۆکی ئەمریکاوە ئەوەش کاگەلی ئەمریکا دەیکات جیاواز. ترسم هەیە لەوەی ئەمریکا هانی کۆمەڵگەی نێونەتەوەیی نەدات بۆ پشتیوانی بەرەنجامێکی باش لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا
بەڵام دڵنیات دەکەمەوە لەوەی گەلی ئەمریکا دەیکات و هەوڵی بۆ دەدات. هەر لەم ماوەی ڕابردوودا هاوڕەیەکم کە عەرەبی عێراقە و یارمەتی تەندروستیانەی خەڵکی دەدات لەوێ بریندار بوو. هاوڕەیەکی تریشم کە ڕەگەزنامەی ئەمریکایی هەیە هەر لە ڕۆژئاوا بریندار بوو لە کاتی یارمەتیدانی خەڵکدا. درەنگیا زوو خەڵکی سیڤیلی ئەمریکایی گیان لەدەست دەدەن چونکە ئەو کارەساتە مرۆییە لەو ناوچەیە هەیە بەلایەنەوە گرنگە و نایەنەوێت بەردەوام بێت بەهۆی کشانەوەکەمان. گەلی ئەمریکا شانبەشانی ئەوانە دەوەستێت کە پشویان درێژە بۆ ئازادی. درەنگیا زوو هەواڵی گیان لە دەستدانی ئەمریکاییش دەبیستین کە پشتیوانی لەو بیرۆکانە دەکات لەو ناوچەیە کە بەداخەوە ئاوەهای لێهات. یەکێک لە بابەتەکانی تر ئەوەیە کاتێک کە سکرتێری گشتی نەتەوە یەکگرتووەکان باز لە ڕەوشی ڕۆژاوای کوردستانەکە بە هیچ شێوێ باز لەو پلانە ناکا کە تورکیا هەیەی بۆ گۆڕینی دمۆگرافی لەو هەرێمەیە کە بە هەرێمی پارێزرا و ناو دەبرێ. ئەمە بەڕای تۆ پشتکردنە کورد نییە بە تەواوەتی؟ مێژووی تراژیدیای ڕاگواستنی کورد هەر بە تەنها لە باکوور ڕۆژهاتی سووریا نییە، بەڵکو لە تورکیا و عێراق و ئێرانیش هەیە. دەبینیت ژمارەیەکی زۆر کورد هەن ناچار کراون زێدی خۆیان جێبیهێڵن تا شوێنێکی پارێزدا بۆ منداڵەکانیان بدۆزنەوە. ئەمەی ئێستا هەیە دواترینیانە. پێشتر لەسەر ئەم دۆسەیە قسە و باسم هەبووە لەگەڵ ئەو ئەمریکیانەی لەم ڕەوشە تێدەگەن. بە پێویستی دەزانن ئەو پەیامە بگاتە سکرتێری گشتی UN و جیهانیش. ئەو عەرەبانەی ئەردۆگان دەخوازێت لەو بەناو هەرێمە پارێزراوەدا نیشتەجیان بکات خەڵکی ئەو ناوچانە نین. ئەو خانوبەرانەی لەو ناوچانن پێشتر دروستکراون و خەڵکەکەی دوورخراوەتەوە و خەڵکی تری بۆ دەهێنرێت. ئەمەیە پاکتاوکردنی نەژادی کە بێگومان ئەم پاکتاوە نەژادیە ڕێک ئامۆزای جینۆسایدا. جاکە سکرتێری گشتی دەتەوەی گرتوەکان سروشتی ئەو ڕەوشەی بەلاوە پەسەند بێت ئەوە بەڕاستی شەرمەزاریە و کارێکی تراژیدیشە. وەکو گوێمان نێبوو پێشتۆزێک یەکێ لە نیگەرانیەکانی تریژەوەیە کوژرانەکەی ئەبوو بەکر بەغدادی نزیک لە سنووری تورکیاوە. ئەمە لای خەڵک لە کوردستانی سووریادایە لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا جێی نیگەرانیەکی زۆرە و بەڕاستیش پرسیار دەکەن ئەمریکا بۆ ئەم ڕێگەیە بە تورکیادا. تیۆریەک هەیە لەناو ئەمریکایەکاندا و وهای بۆ دەچێت کە لەوانەیە بڕیارەکەی سەرۆکترامپ بۆ کشانەوە لە باکووری ڕۆژهاتی سووریا لەبەر ئەوە بوو بێت تا تورکیا یارمەتیمان بدات بۆ دۆزینەوەی بەغدادی. ئەوە جێی سەرسوڵمانمە کە بنلادنیشمان لە ژێر سێبەری ئەکادیمیایەکی سەربازی پاکستانی دۆستمان نادۆزیەوە. بەغدادیشمان لە ژێر سێبەری دامەزراوە لەشکریەکەی دۆستە تورکەکانماندا دۆزیەوە. ئەمەش دەمبات بەرەو ئەو پرسیارەی ئایا ئێمە چۆنی دۆستەکانمان هەڵدەبژێرین. جا ئەوە شتێکە بە ئاشکایی باز دەکرێت. ئایا ئەوە ڕێکەوت و بەغدادی لەو شوێنەدا بێت؟ دواتر ئەردۆگان دێت و دەڵێت هاوسەرەکەی بەغدادیمان دەستگیر کردووە. دەیەوێت پێمان بڵێت ئەها چ کەسێکی باشە؟ بۆ من زۆر قورسە بڕوا بکەم. لێرەدا چی قوربانیە؟ سەرۆکتران؟ گەلی ئەمریکا؟ نا قوربانی لێرەدا خەڵکی باکووری ڕۆژهاتی سووریان کورد و هەموو ئەوانی تریش. دەزانی ڕێبەرێکی عەرەب هەبوو لە دێرەزوور چەند ڕۆژێک بەر لە دواسەردانم بۆ ڕۆژئاوا کوژرا چونکە لەگەڵ کووردا لە ئەنجومەنی سووریای دیموکرات کاری دەکرد. ئەمە بۆ ئێمەی ئەمریکایی قورسە بزانیت کەسێک لەسەر پش و درێژی و بەخشندەی کوژراوە. جا بەڕاستی منیش بۆ خۆم زۆر بە گومانم لە شوێنی کوژرانەکەی بەغدادی. وەک هەموو دەزانین بە کوژرانی بەغدادی داعش کۆتایی نایەت. هەر بۆیە ئەم دامەزراوە دیموکراتیانەی باکووری ڕۆژهاتی سووریا گرنگن چونکە خەڵکێکی زۆر هیوایان بە ئایندەیە. ڕاستە ئەوە ئەرچی ئێمە نییە کە کار دابین بکەین یان خواردن بۆ خەڵک ئامادە بکەین، بەڵام ئەرچی ئەمەیە زەمینە بۆ دەرفەتی نوێ بڕەخسێنین. ئەمەش ئەوەیە کە خەڵکی ڕۆژئاوا دەیانەوێت پێمان دەڵێن بۆمانی مەکەن بەڵکو یارمەتیمان بدەن. تام دوا پرسیارم لەم ڕەوشەدا کورد بە تایبەتی و گەلانی تر و کەمایەتەکان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا چی بکەن؟ ئەمە قورسترین پرسیاری ئەم دیمانەیەمانە. پێ دەڵێن بۆ ئەوەی هیوامە خەڵک بیکات کارکردنە بۆ منداڵان و نەوەکانی داهاتویان تا دەرفەتی ژیانێکی ئاسوودە و پارێزاویان هەبێت وەک چۆن هەموو باوانێکی تر بە تانگ ژیانی منداڵەکانیانەوەن. مەبەستم ئەوەیە ئەگەر منداڵت هەبوو دەبێت ئاگاداریان بیت و ئاگاداربوونیش ینی دوورخستنەوەیان لەو شوێنانەی دەشێت تایدا بمرن. نامەیە بە خەڵکی ڕۆژاوە بڵێم شوێنەکانتان جێبێڵن. نا پێویستە لێ بژین بەبێت ترس دڵڕاوچیە.
من کە لێرە لە ئەمریکا دانیشتوم و ئاسایشم پارێزراوە ناتوانم بڵێم پێویستە کورد شەڕ بۆ خاچی خۆی بکات یان بڵێم با ئێزیدیەکان بگەڕێنەوە ناوچەکانی خۆیان ئەوە زۆر ئاسانە بەوتن بەڵێ حەز دەکەم ئەوە ببینم بەڵام من نیم لەسەر بەرمیلەک بارود دانیشتوم ئەوانن ژن و پیاوە ئازاکانی حەسەدا واتە کاراکتەرە نیشتیمانیەکان لە شکستپێنانی داعشدا ئێستا ڕوبەڕووی تانک و فڕۆکەی F-16 و تۆپخانە دەبنەوە زۆر خۆشحاڵم بەوەی داکۆکی لە ماف و لە ئازادەکان دەکەم بەڵام ناتوانم لۆمەیان بکەم بۆ پاراستنی ژیانیان ئایا چی بکەن تیادا بێت ئەو بژارەیە تیادا بێت بۆیەش لەم جیهانەدا دەژین کە ئەمە بژارەکەی بێت چونکە ئەو ڕووەکەمان لە ڕێگەوە هەڵکێشا لە بری ئەوەی ئاوی بدەین. سپاس بۆ تامگەرت ئەندامی پێشووی کۆنگرێسی ئەمریکا و سپاس بۆ ئێوەی ئازیزیش کە تا ئێستا لەگەڵماندا بوون و تا بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە و هی خۆیشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون و هەر لە خۆشیە جێتان بێڵین.